سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکان ئەم کاتتان باش هیوان باشی هەموو لایەکتانە خۆشحاڵم هاتمەوە بە میوانی ئێوە بۆ پێشکەشکردنی چیرۆکێکی نوێ. چیرۆکی ئەمڕۆمە چیرۆکێکی جیاوازە و لەژێر ناونیشانی ئیرەیی مەبە. تەلار کچێکی بچووک و خۆشەویست بوو. ڕۆژێکیان باوکی تەلار پێیوت کچەکەم دەی بڕۆ بۆ قوتابخانە، خێراکە دواکەوم لە کارەکەم. ئیتر تەلار ڕۆیشت بۆ دەرەوەی ماڵەوە. کاتێک کە باوکی بینی لێی پرسی ئایا ئەمڕۆ دایکم هاودەمم نابێ بۆ قوتابخانە، واتە دایکم لەگەڵم نایە؟ باوکیشی کارەکەی بۆ ڕۆم کردەوتی کچی ئازیزم، تۆ زانی کە خوشکە بچووکەکە و تەوار تووشی نەخۆشی بووە و لەبەرەوەی دایکێ لە ماڵەوە ئەمێنێتەوە لە لای ئەو ناتوانێت بێ لەگەڵ تۆیە و ئەبێت چاودێری ئەو بکە. تەلاریش بە تێڕوانینێکی خەفەتاویەوە وتی ئەمە واتای ئەوەیە کە بێگومان دایکم ئەمڕۆ ناچێتە سەرکار وایە؟ باوکیشی وتی چۆن نەتوانێ بڕوە؟ ئەی کێ چاودێری خوشکە بچووکەکە بکە؟ تەلار لە قوتابخانە بەردەوام بوو، وانەکانی خوێند و دواتریش گەڕایەوە ڕۆژ بۆ ژوورەکەی تەوار. بینی خوشکە بچووکەکەی خەوتووە، ڕوخسارێکی بەسیبکەی سوور داپۆشرا بوو. چەند کتێبێکیشی بینی لەسەر جێگاکە فڕێدرا بوو. دوای نیوەڕۆ دراوسەکەیان خات و فاتمە هاتوو لە دەرگاکەیە تا دڵنیا بێ لە تەندروستی تەوار. هەنێک ترێ و سێ و هەروەها کتێبی چیرۆکی لەگەڵ خۆی ئامادەکرد بوو هێنابووی بۆ تەوار. تەلار وتی منیش هەست بە ئارامی ناکەم، هەروەها منیش پێویستم بە چاودێری هەیە. خات و فاتمە دەستی کرد بە پێکەنین بە قسەکانی تەلار. وتی تەلارگیان بۆچی ئەو شتانە نابی بۆ ژوورەکەی تەوار؟ تەلاریش بە خەمساردیەکە و بە بێتاقەتی وتی باشە ئەی بەم. تەلار ڕۆیش بۆ ژوورەکەی تەوار. بە ئارامی خەوت بوو. میوە و کتێبی چیرۆکەکانی لەسەر جێگەکە دانا. خۆشی لە تەنیشتی خوشکە بچووکەکەیەوە دانیشت. تەلار زۆر بێتاقەت بوو، بیریە کردەوە باشە بۆچی هەمووان گرنگی ئەهێن بە تەوار؟ ئەو زیبکە سوورانە بۆچی لە دەموچایی هاتووە و دوای دوو ڕۆژیش دیار نامێنن؟ بووکەڵەکەی تەواری گرت و بە توندی باڵی ڕاکێشە. باڵی بووکەکە هاتە دەرەوە شکا. پاشان ئەو ترێی خوارد کە خات و فاتمە ئامادەی کردبوو بۆ تەواری هێنابوو. کاتێک هەموو ترێکەی خوارد هەستی بە شەرمەزاری کرد لەو ڕەفتارەی کە نوانوێتی. بۆیە تەلار ڕای کرد بۆ ژووری نووسنەکە. باوکی خێرا هاو بۆ لای و پێیوت دەی وەرە بانانی ئێوارە بخۆینەوە چیتە؟ تۆ بۆچی بێتاقەت دیاری؟ تەلاریش وتی هیچ شتێکم نییە باوکە. دوای کەمێک بە باوکی وت باوکی ئازیزم، من هەست بە پەشیمانێکی زۆرەکەم لەسەر ئەو ڕەفتارانەی کە کردوومە. بووکەڵەکەی تەوار مشکان و هەروەها هەموو ئەو ترێژ کە خات و فاتمە بۆی هێنابوو هەموویم خوارد. باوکی لێی پرسی باشە بۆچی ئەو کارە کرد؟ تەلاریش دەستی کرد بە گریان و وتی بەڕاستی ئێوە هەمووتان گرنگی بە تەوارەیەن و هەر باسی ئەوەکەن. هیچ کەسێکتان باسی من ناکەن و گرنگی بە من نایەن، هەستەکە منتان خۆش ناوێت. باوکیشی دەستی کرد بە پێکەنین و کەوتە ئامۆژگاریکردن و پێیوت تۆ چۆن نەتوانی کچە شیرینەکەم بیر لە شتێکی لەو جۆرە بکەیتەوە؟ بێگومان تەوار لە ئێستایە نەخۆشە و پلەی گەرمی زۆر بەرزە، لەبەر ئەوەیە کە هەمومان گرنگی پێین. ئەوەنە بێسۆز مەبە لەگەڵ خوشکەکەدا. ئەگەر بێت و تۆش لە تەمەنی ئەوە بوویتایی ئێستا یان ئێستا نەخۆشکەوی هەروەکو ئەو گرنگیمان پێایی. کاتێکیش تۆ تەمەنە 4 ساڵان بوو تووشی هەمان نەخۆشی تەوار بووی، هەموو خێزانەکە بێگومان گرنگیان پێایی. تەلاروتی من بیرم نایەتەوە. باوکیشی وتی نزیک بەرەوە لە من. وێنە فۆتۆگرافەکان لە پیشان ئێم تا بیبینی. هەردووکیان دانیشتن و سێری ئەو وێنانەیانە کرد کە کاتی خۆی باوکی گرتبوونی. دەو کاتەشا دایکی تەلار هاو بۆ ئەوێ و بانگی کردن بۆ ناخواردنی ئێوارە. ئیتر دوای ئەوە تەلار هەستی بە شەرمەزارێکی زۆرە کرد.
باوەشێکی تۆمی کرد بە باوکیا و پاشان پێیوت باوکی ئازیزم سبەینێ چەند وێنەیە گەگرین پێکەوە. باوکی لی پرسی وێنەی کێ؟ تەلاریش بە پێکەنینەوە وتی وێنەی تەوارەگرین لەگەڵ ئەو زیبکە سوورانەی کە لە دەموچاوی هاتووە. ئیتر ئەوە دڵخۆشیەکە. پاشان بە باوک و دایکی وت من تووشی ئیرەیی بووم. گومانم کرد کە بەڕاستی ئێوە تەوارتان لە من زیاتر خۆشترەوێ و بۆیە زیاتر گرنگی بەوەیەن. لەبەر ئەوە باش نەبووم لەگەڵی و هەستان بە شکاندنی بووکەڵەکەی و هەموو ترێکەشم خوارد. بەڵام ئێستا هەستەکەم تەوارم زۆر خۆشەوێ و ئەو خوشکی بچووکی منە و پێویستە منیش هەست بە بەرپرسیارەتی بکەم لەبەرەوەی کە ئەو ئێستا نەخۆشە. دایک و باوکیشی دەستیان کرد بە پێکەنین و باوەشیان کرد و ماچیان کرد و سپاسیان کرد بۆ ئەوەی کە دانی بە هەڵەکەی خۆیانەوە. بۆ ڕۆژی دواتر باوکی تەلار کامێراکەیە دەست خوشکە بچووکەکەی و وتی تۆ وێنێکی تەلار بگرە و بە تەلاری ژوێنەی تۆ بگرێ. ئیتر وێنەکانیان گرت و هەردووکیان هەستیان بە ئاسوودەیی کرد. دواتر باوکی وتی هەردووکتان لای یەکەوە دانیشن بۆ ئەوەی ئەم وێنەیە بۆ یادگاری کاتێککە گەورەترە بن سەیری بکەنەوە و کاتێککە یەکێکتان نەخۆشە ئەوی کەتان نەخۆش نەبوو ئیرەیی بردووە. ئەم شتە بۆ یەکتری باسەکەنەوە و دڵنیام کە زۆر پێی دڵخۆشە بن وەکو یادگارێکی خۆش باسیەکەن. کەواتە ئیتر لەو کاتەوە ئەوان خۆشەویستیان زیاتر بوو. تەلار هەستی بە بەرپرسیارەتێکی زۆر کرد و هەستیشی بەوە کرد کە دایک و باوکی هیچ جیاوازیەک ناکات لە نێوانیانە. هەردووکیانیان خۆشەیە بەڵام ئەو کاتێک کە کەسێک لە ماڵەکەیان نەخۆش ئەبێت چ مناڵ بێت چ گەورە پێویستە زیاتر گرنگی پێ بدرێ لەبەرەوە ئێو لە بارودۆخێکەیە ئەبێ زیاتر خزمەتیگەی. کەواتە هیچ کاتێک پێویست ناکە ئیرەیی بەتایبەت بە خوشک و براکانتان بەرن چونکە مناڵەکان لە چاوی دایک و باوکە هەمویان وەکو یەکن هیچیان جیاوازیان نییە. وەک چی وایە تۆ ئەندامەکانی لەشت دەست و چاو و قاچ و دەم و لوتت هەیە هەر یەکێکیان گرنگی خۆی هەیە و هەر یەکێکیشان لە لای ئێمە خۆشەویستی خۆی هەیە. کەواتە ئێمە هیچ جیاوازیەک ناکەین لە بینی ئەندامەکانی جستەمان. کاتێکیش کە مناڵەکان بەشێکن لە دایک و باوک بێگومان جیاوازی خۆشەویستیان ناکرێت و لە هەر کاتێکا بێ گرنگی پێدانی خۆیان لە کاتی پێویستە بۆ ئەکرێت و خۆشەویستیشیان بۆ دەرەبڕێت. کەواتە هەرگیز نەکەن ئیرەی بەرن بەتایبەت بە خوشک و براکان. هەتا چیرۆکێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.